کچان لە نێوان حەزی هاوسەرگیری و پێویستی هاوسەرگیری لە بابەتی زەواجیشە ئەم دوو ڕەهەندە جێگەیەک و پانتایەکی زۆری گرتووە. ئایا بەڕاستی من وەکو ئافرەت بکەومە شوێنی حەزەکانم یان نەخێر نەوەڵا بکەومە شوێنی پێویستیەکان؟ بۆیە هەردووکیان گرنگن، بەڵام ئەبێ هاوسەنگی هەبێت. قەولێکەیە زۆر جوانە، ئەڵێ ازدواج پیداکردنی نیمگومشده نیست بەلکی ساختنی تەمامی خود است. کەس نییە لەم ژیانە بێکێشە بێ. ئەوانەی کە بێکێشن ئەوانن کە مردوون. بۆیە کێشە بریتی نییە لەوەی کە تۆ ناژی، بەڵام مهم ئەوەیە تۆن چۆن هەڵسوکەوت لەگەڵم کێشا بکەیت، کێشەکان گەورە نەکەیت، بچووکیان کەیتەوە. ئەگەر دوو کەسی دەروونگەرا زەواجکا لەگەڵ یەکا، ئایا ئەمە سەرکەوتووە؟ ئەیەکیان دەروونگەران بێکیان بیرونگەران بێت، ئایا ئەمە سەرکەوتووە؟ کێشەکە لەکوێیە؟ چۆن چارەسەری؟ ئەمە مەبحەسێکی زۆر قوڵە. بنەمای هاوسەرگیری سەرکەوتوو چییە؟ مەسەلەی ڕێز و احترامە. ڕێز و احترام شکۆی ئینسانیەتی دروستەکات. پاراستنی شکۆی یەکترە لە کاتی تووڕێیە. کەسێکەوە هەر بۆ زەواج نەبێ، هەر بۆ ژیانکردنی خۆمان کە تۆ نەتوانی خۆ کۆنتڕۆڵکەی، سیرەکەی چ کارەساتێک ئەقەومێ، دوای 10 دقە سیرەکەی پەشیمانی.